وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. ئەڵبەتە زەرورەتە ئەم دیبەیتە بە هندیشیش یان ئەوەی کە پێی ئێژن فارسی پێویستە و ئەبێ بکرێت، بەڵام محاولەکەین یا هەر لە فەیسبوک بێت یان هەر لە کلاب هاوس ئەم تەحلیلە ببینە پێشەوە. تایتڵە ئەم دیبەیتە شەوانە بووکێنیە ئەحزاب و حەمامی ئەحزاب و ئۆپۆزیسیۆنە. تەحلیلە سیاسیە ڕووداوەکانە پێشەڕووە، هەڵگرتنی توندیەک و خێراییەک لە ڕووداوەکان، هەروە کە ئەدرێتە دەمە حەلیمە کوردستان لە اتفاقاتێک کە کەوتگە لە حەلیمە کوردستانە و خەریکە ئەکەفێ، بۆ ئەوەی وەکەکەی ساڵە 57مان لێ نەقۆمێت، بۆ ئەوەی کەسایەتی شۆڕشگێڕ و ئینقلابی نەخەڵەتێن، بۆ ئەوەی خەڵکی نەکرێنە هەوێ نەخۆشی شەوە بووکێنیە ئەحزاب و ئۆپۆزیسیۆن بۆ زاوای نادیار. ئەو دیبەیتە ئەبێ دەست بە دەست بگەڕێنن. مغۆمغۆیەک خستگیانە سەناو فەزای سیاسی و ڕسانەئی و ڕەوەندە اتفاقاتی کە من کۆرنۆمەتری بەحسی ئەەکەم خەبەر لە سەروبەندە بینە پاییز و زستانە 57دا. حاکمیەت و یاڵەتە متحدەیە ئەمریکا ئەربابە گەورەی یەهودی مەسیحیان خەریکی جێبەجێکردنە شەوە پەردەن. هەر لە دەرکەوتنەکەی ڕزای پەهلەوی دەرکەوتنە پڕ لە ئسترێسەکەی کاورای گەمژە بە قسە حەلەق و بەلەقەکانێکە کردی تا ئیعلامە هەواهەنگی شۆرای گوزار و زەڕبووکەکانە ئۆپۆزیسیۆن نەمای خۆ ئەحەمامە بووکێنی بەرە بەرتاش بۆ شەوە زاوایەتیە حاکمیەت تا ڕەوەندە اتفاقاتی کە لە ژێرە ناوە گرانی، لە ژێرە ناوە جەڕاحیکردنە لە ناوەم سەرزەمینە خەریکە اتفاق ئەکەوێت لە شعارهای ئاوەکیێ مەسئولە بیلیاقەت نەمیخایم تا بڕۆندانەیە مەسئول و مدیر بالیاقەتیان بۆ بێرن بە تۆ ئێژێت کە اتفاق گەلێ خەریکە ئەکەفێ. مغۆمغۆ و دەنگۆی جووتبوونە کۆمەڵەکان و جووتبوونە دموکراتەکان بە فەرمانە ئەربابیان کەسێک نایژێت تا ئەم سەروبەندە ئێوە لە یەک جیگێ بوون. ئیستە کێ جووتانی کردگە ڕۆڵە؟ چه اتفاقی کەوت کە خەریکن جووت ئەوەن؟ کێ جووتان ئەکا دوو ئەتان واتە پەردە؟ سایتە ڕەسمیە عەلیە خامنەئی ڕەهبەرە دەوڵەتە کۆرپۆرێشنیە ئێرانی چەند ڕۆژە پێش ویدئۆیەکی بڵاو کردەوە، ویدئۆی دەنگێکی بڵاو کردەوە و ئیدعاکە ئەمە جاری یەکەمە، بەڵام مەتنەکەی بە سوورەتە نەوەشتاری لە کتێوە خاتراتە ڕەهبەرە هاتگە. ئەمە سایتە عەلیە خامنەییە. عنوانە نەماهەنگەکە شما ڕەهبەر بشەوید، ئێوە بوون و ڕەهبەر. عەلیە خامنەئی ئێژێ ئین فایلە سەوتی هاویە سخەنانیست کە حەزرەتە ئایەت الله خامنەئی در یک محفل خصوصی از دیدار محرمانه با حضرت امام خمینی رحمت الله در سال آخر عمر امام بیان می کنند، جایی که امام برای اولین بار در حضور سران قوا به ایشان میگوید شما رهبر بشوید. سایت علی خامنه‌ای لم سروبنده
ادعا اكابو اولين بار خليك دنجيق لعلي خامنئي بلاو اكاتو مربوطة بسالة 67 كنقل خاطريك اكا لويك خميني خوي بخامنئي وتكبور الرهبر اما فرق كاتك او خاطري ولا شوراي خبرگانا رفسنجاني جعلي كذبنا وخميني خب اما ام دنقل لي ادين وبعد ام تحولاتك خريكة تنتن ادرية الدم يكتري وويس اف امريكا وايران انترناشنال بي بي سي خريكن بومباجي اكان جويلي يقرين خب اما لسايت علي خامنئية اجا صدایی که تا لحظاتی دیگر میشنوید برای اولین بار منتشر می شود. این فایل صوتی حاوی سخنانی است که حضرت آیت الله خامنه‌ای در یک محفل خصوصی از دیدار محرمانه با حضرت امام در سال آخر عمر امام بیان می کنند، جایی که امام برای اولین بار در حضور سران قوا به ایشان می گوید شما رهبر بشوید. متن این روایت در خلال متون کتاب روایت رهبری منتشر شده است. یه جلسه دیگه با ایشون مطرح کردن اینها و من به ایشون گفتم که ما کسی دیگه غیر از ایشون نداریم تو این مجموعه دوستانی که کسی دیگه رو غیر از ایشون نداریم. ایشون گفتن نه. اجا من وخميني وتم سروبند او ابوك منتظري عزل كان اما حش كسي كتير من دوايتو نيا امام بيجقى لآغاية منتظري ايشون اوجوتي نه خميني وتي نه اینجور نیست. شما رهبر بشید، شما رهبر بشید. من اصلا جدی نگرفتم این حرف رو، واقعا جدی نگرفتم. هیچ هم تو سکوت کردم، نگاه کردم. همه جلسه هم سکوت شد. حاج احمد آقا این طرف من نشسته بودن، روی امام نشسته بودن، میشون اینجا گفتش که بله چطور شما میگید کسی نیست، شما هستید، آقای موسوی اردبیلی هست. دوباره امام گفتش که نخیر ایشون شما یا آقای خامنه‌ای بود، اسم آوردن مشخص کرد ایشون رهبر بشه. یه خوردم همچین تو جلسه یک کمی یه حالت چیزی هم پیش آمد بعد از این حرف آقای حاج احمد آقای ولی من واقعا جدی نگرفتم. یعنی واقعا احساس این که ممکنه این در ذهن امام باشه واقعا خودم حالا همینجوری مثلا به عنوان مثال گفتم شما اصلا یادم نمون. بعد از چند روز برامون جمع بشن رفقا تو دفتر من، آقای هاشمی زودتر آمده بود، چند دقیقه ایشون زودتر آمده بود و من گفتش که فلانی نظر شما راجع به مطلب امام، مطلبی که امام گفتن چیه؟ من اصلا یادم نمیاد که چی میگه ایشون. گفتم کدوم مطلب؟ گفت که اینی که گفتم شما. گفتم هیچ. گفت نه امام بی فکر قبلی این حرفو نمیزنه، همینطوری از دهنش نپرید این حرف، اینو فکر قبلی میگه. گفتم من نمیدونم. بعد باز یه جلسه دیگه ای بعد از مدتی با آقای هاشمی تو اتاق آقای هاشمی باز همین صحبت پیش اومد. به نظرم کسی دیگه ای نبود غیر من. خودم آقای هاشمی بدم من قطعا و یقینا چنین چیزی اگه بر من پیش بیاد قبول نکنم. این مطمئن من اصلا قطعا و یقینا قبول نکنم. واقعا هم برام برم احتمالم نمیدونم که حالا به این شکل مطرح بشه. چرا؟ اندکی قبل از فوت امام روز قبلش و شب قبل صحبت شورای رهبری جدی شد. افرادی هم که جمع شدن رسانه رو به عنوان یه فرد می آوردن، اما به این شکلی که بعدم پیش آمده به ذهن خب توابو با اولین بار
سایت علی خامنه‌ای دەنگ علی خامنه‌ی بڵاو ئەکاتۆ کە تەلویحەن علی خامنه‌ی ئێژێت خبرەگان ڕەحبەری دوای مەرگە خۆمەینی حیجکارە وگەن خۆمەینی منی منتەسەب کردگە بە ڕەحبەری سوالە مەسە 1401 علی خامنه‌ی ئەم فایلە دەنگیە بۆ ئێشێدا بنێت جواب ئەمەسە علی خامنه‌ی گەرە کێسی هەمان سنت کە خۆی ئیدعاءەکا خۆمەینی کردگێسی خۆیشی بیکات بۆیە لە 1401 ئەم دەنگە سایتە خامنه‌ی لە علی خامنه‌ی بڵاو ئەکاتۆ هاوکاتە لەگەڵ ئەمە دوێنێ شەو سەناتۆرەکانە ئەمریکا تا دێر وەختێک لە جەلەسا بوون و لە جەلەسە هاتنە دەرەوە ئێران ئینتەرناشناڵ گزارشێکی داولی و دوا تەرجمەکانی گۆڕی چی وت ئێران ئینتەرناشناڵ تەماشایەکی افتاده که ترامپ و کابینه او تصمیم گرفتن از توافق خارج بشن و به نظر من باید هر چه سریعتر به توافق برگردیم. شاید راهی نباشه که بشه یه دولت رو که برای ساخت سلاح هسته‌ای مصممه متوقف کرد. متاسفانه این دنیاییه که ما توی زندگی می‌کنیم. ولی مطمئناً ما نباید با جاری سناتور روبیو ئێژێت ئێران بدون توافق هەستەیی و با توافق هەستەیی قدرت هەستەییە و ئێشە قبوڵیکەی ئێران بدون توافق هەستەیی و با توافق هەستەیی قدرت هەستەییە و ئێشە قبوڵیکەی ئەمما شێوەیە مدیریەتە ئێران قبول نییە شێوەی مدیریەتە ئێران بگۆڕدرێت ئەمە ئاغای بایدنێژێت ئەمە سەناتۆرەکانە مەجلس سەنایە ئەمریکایشن و نمیشه که ایران رو از حرکت در مسیر ساخت تسلیحات هسته‌ای متوقف کرد. فکر می‌کنم همه می‌دونید که ایران به سرعت عمل کرده تا جایی که الان مواد کافی برای ساخت سلاح اتمی داره و این تنها به اون دلیل اتفاق افتاده که ترامپ و کابینه اون تصمیم گرفتن از توافق خارج بشن و به نظر من باید هر چه سریعتر به توافق برگردیم. شاید راهی نباشه که بشه یه دولت رو که برای ساخت سلاح هسته‌ای مصممه متوقف کرد. متاسفانه این دنیاییه که ما توی زندگی می‌کنیم. ولی مطمئناً ما نباید با جاری کردن فرصت‌های اقتصادی به سمتشون به اونا کمک کنیم. فرصت‌هایی که بهشون این امکانو میده که پول بیشتری برای فعالیت‌های معمول خودشون و همینطور افزایش ظرفیت‌های هسته‌ایشون در آینده خرج کنن. و این دقیقاً کاریه که برداشتن تحریم‌ها بود. آرش همطور که خودت هم گفته این جلسه غیر علنی بود آدم بسیار مشتاقه که بدونه چه گفتن در اون جلسه ولی از همین حرفایی که بیرون از جلسه با تو زدن به نظر میاد که بسیاری از سناتورها بر این باورن که معادلات به شکلی تغییر کرده بله و این در واقع اگر شما اینو بذارید روی تایملاینی در یک گذار زمانی در طول یک سال گذشته از زمانی که مذاکرات جمهوری اسلامی با قدرت‌های جهانی در وین دوباره استارت خورد و در تمام این مدت دولت بایدن داشت سعی می‌کرد که با اونها به صورت غیر مستقیم مذاکره کنه در سنای آمریکا اگر شما صحبت می‌کردی با جمهوری خواهان و دموکرات‌ها هنوز منتظر بودن شاید فرجی بشه و نتیجه‌ای برسه این مذاکرات و اون چیزی که دولت بایدن می‌خواد اتفاق بیفته. اما یواش یواش ما دیدیم سناتورهای بسیار پرنفوذی حتی دموکرات‌ها آروم آروم چششون به واقعیت‌ها جوری باز شده که الان تقریبا مخالف بازگشت هستن با هر گونه توافقی با جمهوری اسلامی از جمله سناتور باب مرندز رئیس کمیته روابط خارجی. خب هەرە و جۆرەوە ساڵە 57 خۆمەینیە بێڕیشەیە بێقودرەتیان بۆتان هەوا کرد ئێوەیان کێشاوە ناوە خیابان نەمایشە کارتۆنیە ئینقلابیان پێتاندا بێ ئەوەی کە لە هیچ شوێ متعەیەن بووبوون کەسێ نەیپرسی فاندە ئەم ئێعترازاتە لەکوێتێت کەسێ نەیپرسی ماشینە سەرکوبە پەهلەوی کێ لە کاری خست هەچکە نەیپرسی وتیان ئینقلابمان کرد هەنێ زارت و زورتیان کرد وتیان دەوڵەتمان خست لە 22 بەهمەنە 57 کە ئەرتش شاهنشاهی ئەعلامە بێتەرەفی کرد انقلاب 57 مردم ئێران سەرکەوت
تازە لە 22 بەهمەنە 57 خۆمەینی بۆ قەبزەکردنە قودرەت احتیاجی بە بازووی نەزامی بوو. خۆمەینی نە سازمانی بوو، نە ئیدەی بوو، نە کەسێ لە پشتیا و لەذا بە بەهانەیە کوردستان و گروهەکهای کوردستان سپاه پاسدارانی بە سوورەتە غەیرە قانونی بەرپا کرد. موجودە حرامزادەیە ناقانونی سپاه پاسداران بوجود هات. لسروبندێکا وا سیاست زدایی بووگە لە جامعەی ئێمە، لەسەروبندێکا وا چتانێک بەناوە ئۆپۆزیسیۆن و ئەندازەی یەک بەنە ئەنگوس عمق اجتماعیان نییە، لەسەروبندێکا وا تحت ناو ڕەوابط و مناسباتە ئەمیقە سەرمایەداری ئینسانە خۆپەرستە هاڕیاگە تەنیایە بێ ئارمان لە سەرزەمینە ئێمە تەولید بووگە ئیدعا ئەکەن کە مەردم ئاڵتەرناتیڤە ئینقلاب ئەکا ئیستە ئەم مەردمە شۆرای مدیریەتی گەرەکە. ئای عەلی خامنەئی فای لەداتە دەرۆ ئێژێ خومەینی منی منتەسەب کردگەوە ڕەهبەری 1401 ئیستە متقابە ئەمە ئاغای ڕزای پەهلەوی تێدوە لە چەپەڵەمە و دەمە لەرزە ئینشایەک ئەخوێنێت و مهمەلات دا لەبەر فەراخان بدە و کوڕ شەریعەتمەداری و مشتێ کۆلۆنیە دەوڵەتە ئێرانی تەحتە نامە شۆرای گوزار خۆلێ ئەهاڵێنن مغۆمغۆی لە کانەوە و جووتبوونە دموکراتەکان و کۆمەڵایەکانی یەک ئەگرێ 100 دانە سپێونە ناوە ئەم ئوردوگاهانە تەوتە ئەبەر عەلەیهە مەردم تو لە حیزبی و ئەوە دەهەهاس منتەزەرە ئەو تەجروبە وا پارتی و یەکێتی لە حەلیمە کوردستانە کردی ئەمیش بیکات ئێستا خەریکە چەقۆ ئەدا لە هەسان بابا ئەمریکا و عەلیە خامنەئی و سپای پاسداران بیوەنۆ ئەویش تەباتە منە سەرە خەڵکە ئێمە. هاوکاتە لەگەڵ ئەمە دەستکاری کردن لە وەختە نانەواخانەکان جاران 4 سۆح تا 3 نیوەڕۆ پوختنان ئەکریا ئیستە کریا گەسە 7 بەیانی تا 12 نیوەڕۆ لەبەر خاتری ئەوەی کە لەبەر دەرە نانەواخانەکانە تەجەموع جەمعیەت دروست بوێت مغۆ دروست بوێت و وا نیشان بدات کە بحرانە ئارد بحرانە نان و برسێتیە. هاوکاتە لەگەڵ ئەمە درێژە پێدانە بە بەرجام ئشارەکردن بەمەی کە ئێران ئەوێتۆ هەستەی گەرەکمان وێ گەرەکمان نەوێ ئەوێتۆ هەستەی بین با فۆرمە حاکمیەت بگۆڕین. پازەڵەکە تەکمیل بوو فشارە یاڵەتە متحدەی ئەمریکا تەحتەناوە ئەوەی کە مادام ئێران ئەوێتۆ هەستەی با پێ ئاقڵێکی وەسەرۆ دابنین مادام هەر ئەوێتۆ هەستەی دەی ئێمە ارتباتی لەگەڵ بەرقەرار ناکەین ئیلاوەی کە کاورای ژیری ماقوڵێ وا بتوانێت لەگەڵمانە هەڵس و کەوتکە وا چۆن تاڵەبانمان ماقوڵ کردگە ئەمانیش ماقوڵکەین. ئەمە کڵاوە ئەوڵ. کڵاوە دووەم مەردمێک وا متعەین نەوگە سازماندەهی نەکریاگە قەست و نیەتی نییە نیەتەکانی لە پشتە شعارەکان و مشەخەس نەوگە دەقیقەن نازانێت چی گەرەکە وەختی شعارێت تێتە دەرەوە ئێژێ مدیرە بێکفایەت نمیخایم دانێ با کفایەتە بۆ دانێنەژین ئیستا میخای ئیستا چی میخای وەختی هەڵەگەڕێتۆ حەمە ڕزای پەهلەوی هەڵەگەڕێتۆ ئێژێ ئالتەرناتیڤ معلوم نییە ئالتەرناتیڤ مەردمە معلوم نییە ئەم مەردمە کێز و تێت گوزینەیە ئالتەرناتیڤ مەخدوشتر و تەماویتر لە جاران ئەکا وەختێ لە کنارە ئەمە ئەحزاب تەحتەناوە دەستکەوتە سیاسی فاحەشەگانە منتەزرە شەوە پەردە و ترشیان و بنە مەمکیان گەیتا ئەم شەوە پەردەیە بووکێنیە
و پەلەپەترۆ ئەڕۆن و جووت ئەوەنتەکە یەکتریا و ئجماع ئۆپۆزیسیۆن بۆ گەن دروست ئەوێت قەرارە بێژن بە نەمایشە وۆیس ئاف ئەمریکا BBC مانۆتۆ و ئیران ئینتەرنەشناڵ انقلاب هابڕێوە و مدیریەتمان کرد بە ئۆقەلای قەومە فاسد ئێمە مدیریەتمان کرد تا عەلیە خامنەئی بە اقتدا بە ئەم فایلە منتەسب کا جێگەنشینە خوێی جێگەنشینێک کە بە فشار ئاعترازاتە خیابانی کوێر گۆشتە دەمە تۆپ مردمە شۆکپێدریاگە لە بحرانگەلە اقتصادیە یەک لە دوای یەکە هەرواکە لە حەلیم لێیان ئەدەن گرانیە وا گڕی سندگە خەبەرگەلێ وانە ناوە دڵی یەکێتیا تێکە ئەمنیەتی تەرین نەهادی وە سەنەدەکانی بریاگە دریاگە بە پارتی مغۆی ئەوەی کە لاهور شێخ جەنگی ماتەڵە ئەم یەکێتیەی پاڤڵ و مەلا بەختیار بشێوێت ئەو تەباتۆ سەر یەکێتی تمام ئەمانە کە بنیتە کناری یەکتری و سرعەتە تەحەولاتێک ئەوێنی کە عەلیە خامنەئی ئەڕوا بەرەو جێنشینی با بزانن لەم اتفاقاتانەی کە دەستیان پێکرد خوزستان و تەورێز و جێگەهای تریان هاورگە لەم بەشی قەومیەی کوردە ئەترسن بە حزور ئێمە ئەترسن دەستیان کردگە بە گرتنە ئەوانەی کە ئیمکانی هەست لەم خەلەئە 48 ساعاتە یەک هەفتەیە کە پێشتێت بتوانن بیترازێنن ئەمانیان کۆ کردگەسە و تەمامە بەندەکانە زیندانە تارانیان کردگەسە بەندە عمومی ئەوەی کە ئەحساس ئەکەن ئەتوانێ مشکڵێ دروست کات پس ئەم نەمایشە کە ئەیوێنن نەمایشە شەب بووکێنیە قەحبە بن مەمکترشیاگەکانە ئۆپۆزۆسیۆنە وا ڕیگن بۆ حەمامە شەوە بووکێنی بۆ زاوایە کە دیار نییە سورپرایز ئەوێ لە پەردا یەک نەفەرتان نایەتە خیابان بدونە ئەوەی کە لە حاکمیەت و سیستەمە دەوڵەتە ئێرانی گوزارکە پەکەکە کۆمەڵە دموکرات تەمامە ئەمانەی کە بە خۆیان ئێژن ئۆپۆزیسیۆن بەرتاشیاگانە شەوە پەردەی بووکێنین هەواستان بوێت تو لە حیزبی بەچە ئەمانە لە خولیای حکوومەتەکەی پاڤڵ و نێچیر و مەسرورە وەختە هار بوون هەواستان بوێت ئەمە وەختەکەی 57 با بزانن دەوڵەتە ئێرانی بە گەلە کۆمەی ئەربابە یەهودی گەرە کێسی تەباتە سەرمان هەتایە بە ئەم قەحبە بەرتاشیاگە بن مەمترشیاگانەی ئەحزابە منتەسەبە بە کورد هەواستان بوێت وا تەپ ئەدەنە سەرتان وا نابووتان ئەکەن هەتایە ئەسڕنۆ وەکە کەی پاتایامان پێ ئەکەن ها هەواستان بوێت نەخەڵەتێن یەکتان نایەتە خیابان ئەمە ئینقلاب نییە با عەلیە خامنەئی و سپای پاسداران وەکو سەگەل بکەونە گیانی یەکتری عەلیە خامنەئی ئەمڕۆوێ بەیانیوێ بەدەست ئیزرائیل ناتوانێ دەرچێ وەکو سەگ ئەتۆپێ لێو دوا لەسەر کورسیە قودرەتە عەلیە خامنەئی وەکو کەوتار ئەکەونە گیانی یەکتری دووچارە تەوەهم نەون کە ئینقلاب بکرێت ئەنتەر و قەحبە بن مەمگەنیگەکانە ئۆپۆزیسیۆن قودرەتێکن مدیریەتیان کرد بابا ئەمریکای بێشەرەف گەرەکێسی تۆ خۆشبەخت کات وا بایدن ئەڕوا بۆ عەرەبستانە سعودی بە بەهانەیە نەفت متوجه بوون ئەم تەحەوڵاتی یەک لە دوای یەکە کە ئەدرێتە قەی یەکتری گەلە کۆمەکەی 57 وا ئێمە نەبووین
ئێمە نەبووینە و سەر و بەندە تەوەهومداتان نەگریها هێزە ئینقلابی بە مەتن تێتە دەر مردم لە ناوە یەک ڕەوایەتا متەبەلور و متەجەسم ئەوێت دەرئەکەوێت ئەنا مردم مەوجود نییە لە حەلیمە کوردستانە سانیە نییە تەجاوز بە ئینسانە کورد نەکرێت گشتی شێژە دەسە بێ دەسەڵاتم چی بکەم بۆ چون ڕەوایەتیان نەدیگە و ئێوە کەمکاریتان کردگە لە دانە ئاخێز نامە بە ئەم خەڵکە مێڵن ئاڵترناتیفتان بۆ دروستکەن مێڵن دووبارە بیکەنە پاچەتانۆ مێڵن خاتراتە دەورانە 57تان بۆ زێنکەنەوە مێڵن وە چواردانە ئیوعیوە ناوە خیابان بتان کێشنە ناوە خیابان قبول کە وەکو سیاهی لەشکرانە خیابانیت پێەکەن تمام ئەمانەی کە ڕەبتمدا قەدی یەکتری اتفاقاتێکە کە ڕقم ئەخوا بیدە لێی تەرۆرەکانە ئەعزای سەخیفە سەپاهە پاسداران کە لە پشت یۆشروێ دەستگیریان کردگە بە ناوە ئیسرائیل تمام ئەم اتفاقاتانەی کە ئێوە ئەیوێنن خەریکە هدایەت ئەوێن لە ئەووەڵیشۆ ئەربابە گەورە ئەمریکا بوو ئەمانە کارمەندن ئاخونێکی بێدایک و باوکی بێتەباری بێڕیشە وەکو عەلیە خامنەئی نەک خومەینی داینە نا بابە ئەمریکا داینە بابە ئەمریکایش خومەینی دانیە ئیستەیشە هەمان سناریۆس ئەوانەی لەم حیزبانە قاچیان خستە ئەو دێ و خوێنیان مباحە یەک نەفەریان بۆین یە قاچخاتە ئەو دێ و ئەیان تۆپێنن وەکو سەگ وا من بە ئێوە سابتم کرد عەلیە خامنەئی لە سایتە خۆیە چەند ڕۆژە پێش فیلم داعنێ لەوەی کە من خومەینی من منسوبمی کردگە سناتۆرەکانە سنادوێشە و ئێژن ئێران قدرەتە هەستەیە گەرەکمان وێ گەرەکمان نەوێت ئێشێ مدیریەتە ئێران بە عینوانە قدرەتە هەستەیە عەوەز بکرێت ئەمە گشتی داستانە جێنشینی وە گۆڕینە فۆرمە ئەگەر ئێوە لەم سەرزەمینە خەریکن ڕۆژ لە دوای ڕۆژ تاکوتەریا ئەون ڕۆژ لە دوای ڕۆژ بێ ئەهەمیەت و بێکەستر ئەون ڕۆژ لە دوای ڕۆژ بێ دەسەڵاتتر ئەون و هەرچی مەجموعەیە کولیە دەسەڵاتە لێتان سنریاگەسۆ وەکو پەیوەندگە لە خوێنی وەکو مالکیەتە بەر سەرزەمین و بەر ئەبزارە مەعیشەت وەکو پوڵ وەکو زەمین وەکو دەستگاه تەولید ئەمە لە ڕاستای بێ هەمە چیزکردن و هیچ و پوچکردنە ئەم مەردمەسە دەوڵەتە کۆرپۆرێشنیە ئامریکایی لە سەرزەمینە ئێمە حتا ئەڕوات لە ئێمە هێزە سەرمایەیە متەغەیرە هیچ و پوچ دروست ئەکات بۆ لەحزەیە خاوەندارەتی لە خۆتان و لە کەرامەت خۆتان و لە شەرافەت خۆتان کەن نەخەڵەتێن بەدەست ڕسانە گەلە بیرونیۆها بەدەست ئەنتەر و فاحشەگانە مجریە تەلەڤیزیۆنیۆها و ئەمڕۆ مجریهای بەرنامەهای تەلەڤیزیۆنی بۆ ئێوە بووگن و فیلسوف و تئۆریسیەنە سیاسی ئەنتەرمەریژەکانە پشت دووربین ئەمە کامە مەردمە لە دنیا مەلیژەکی ئەنتەرێکی مجری لە پشت دووربینا بۆت ئەوێتۆ تئۆریسیەنە سیاسی ئەم هشدارانەی کەدام لەبەرەوەی کڵاو نەچێتە سەرتان نەڕۆنە خیابان لە پشتە شعارە ئەمانە ئەگەر گەرەکتانە قیامکەن قیام لە ژێرە مەتنە ئینقلابیە بە هەدەف ئەکرێ هەڵتەکاندنە تەمامە مناسباتە ئیجتیماعیە بەرقەرار بووگ ئەستاندنەوەی قدرەتە مبادڵە و پوڵ لە دەستە حاکمیەت نابودکردن تەمامیە سیستم و مؤسسات دەوڵەتە کۆرپۆرێشنیە یەهودی لەبین بردن تەمامیەتە ساختارگەلی ئەمە پێژن ئینقلاب و قیامە مەردمانە کوردەوار بەر عەلەیهە سیستەمە کۆرپۆرێتیە بێ هەمە چی سازە هیچ و پوچکۆن لە سەرزەمینە ئێمە لە پشت ئەم شعارانە خەڵک متەبەلەوەر ئەوێت ها
نە لە پشتە سەفارەشە یاڵەتە متحدەیە ئەمریکا و بە کۆمەکە BBC و وەیساف ئەمریکا و ئێران ئینتەرنەشناڵ نە لە پشتە قەحبە مەلیژەکەکانە مجریە تەلەڤیزیۆنی هەواستان بوێت لایەوە خۆش